توندوتیژی بەهۆی چەکەوە لە زۆرێک لە کۆمەڵگەکانی ئەمریکادا لە ساڵی 2022دا زیادی کردووە. بەڕادەیەک نزیک بۆتەوە لە تۆمارێکی پێوانەی لە ڕووداوەکانی تەقەکردنی کۆمەڵکوژیانە. لە مانگی پێنجدا چەکدارێکی تەمەن 18 ساڵ کە تفەنگێکی نیمچە ئۆتۆماتیکی بەدەستەوە بوو، 19 منداڵ و 2 کەسی گەورەی کوش لە قوتابخانی ڕابی سەرەتایی لە شاری ئۆڤالدا لە ویلایەتی تەکساس. ئەوە کوشندەترین تەقەکردنی بە کۆمەڵ بوو لە قوتابخانەکانی ئەمریکا لە ماوەی نزیکەی 10 ساڵی ڕابردوودا. دوای هەفتەیەک سەرۆک جو بايدن وتارێکی نیشتیمانی پێشکەش کرد و وتی ئەی خوددا تا چەند دەتوانین کوشتاری زیاتر قبول بکەین؟ ئیتر بەسە. دەبێت ژیانی چەند کەسی بێتاوانی دیکەی ئەمریکی لەناو بەرن. چەند ڕۆژێک پێش ئەو ڕووداوەش گەنجێکی 19 ساڵ بە تفەنگێکی نیمچە ئۆتۆماتیکیەوە لە مارکێتێکی شاری بەفەڵەوە لە ویلایەتی نیویۆرک تەقەی کرد و 10 کەسی کوشت. تومەتبارەکە ئاماژەی بۆ کردبوو کە خەڵکی ڕەشپێز دەکاتە ئامانج. لە 4 مانگی حوتی ئەم ساڵیشدا لە شاری هایلاند پارک لە ویلایەتی ئیلینۆی چەکدارێک لە ماوەی کەمتر لە خولەکێکدا 83 گولەی لە باڵەخانێکی بەرزەوە تەقاند بۆ هۆیەوە 7 کەس کوژان و دەیان کەسی دیکەش بریندار بوون کە بۆ نمایشی ڕۆژی سربەخۆیی کۆبووبوونەوە. لە مانگی 11دا لایەنێکی شەوانی هاوڕەگەز خوازان لە ویلایەتی کۆلۆرادۆ کەسێک دەستڕێژی گولەی کرد بەناو ئەو خەڵکەدا و 5 کەسی کوشت و 7 کەسی دیکەش بریندار بوون. زیاتر تاوانی چەک دەبینین بەهۆی تاوانی ڕقوکینەوە. ماوەیەکی زۆرە ئەو تاوانانە ئەوەندە زۆر نەبوو. ئیتر دەیبینین خەڵک چەک بەکاردێنن بۆ ئەوەی بەدوای ئەو قوربانیانەدا بگەڕێن کە بە جیاواز دەیان بینن. تەقەکردنی بە کۆمەڵ بە شێوەیەکی بەرفراوان وەک ڕووداوێک پێناسە دەکرێت کە تیایدا 4 کەس یان زیاتر تەقەیان لێ دەکرێت یان دەکوژێن. تەقەکەرەکەش ناگرێتەوە. بەکردەوە لە هەموو ویلایەتەکانی ئەمریکادا ڕوویان داوە. لە ساڵی 2022دا زیاتر لە 600 ڕووداوی تەقەکردن لە سەرانسەری وڵاتەکەدا ڕوویان داوە. هەندێک وای دەبینێن کە پەیوەندی هەیە بە بەرزبوونەوەی وتاری ڕق و کینە ئامێز و توندوتیژی و هاوپەیوەند بەلایەنگیریەوە. ئەو وتارە سیاسیانەی کە لە چەند ساڵی ڕابردوودا بینیمانە بەدڵنیایەوە بەشداری لەوەدا کردووە و پێم وایە بەرزبوونەوەی ئەو تاوانانە لەگەڵ بەرزبوونەوەیکی گروپەکانی ڕقوکینەدا هاوتەریە بن. لە کاتێکدا کردەوەی تەقەکردنی بە کۆمەڵ بوونەتە سەردێڕی ناونیشانی ڕۆژنامە نیشتیمانیەکان، بەڵام ڕێژەیەکی کەم لە کوی زیاتر لە 40,000 هۆکاری مردنی خەڵکی ئەمریکا بە چەک پێک دەهێنن کە لە ساڵی 2022دا تۆمارکراون. نیویان بەهۆی خۆکوشتنەوە بووە. لە مانگی 6دا کۆنگرێز یەکەم یاسای نیشتیمانی بۆ چەک لە ماوەی 10 ساڵدا پەسەند کرد. یاساکە هەوڵ دەدات چەک لەو کەسانە قەدەغە بکات کە بە هەڕەشە بۆ سەلامەتی گشتی دادەنرێن و پشکنینی پێشینەی کڕینی چەک تا ڕادەیەک سەخت دەکات. لە نێو ئەو مشتومەڕەدا ئەمریکا بەهۆی بەرزترین ڕێژەی گیانەدەستدان بەهۆی چەکەوە هێشتا لە ڕیزبەندی پێشەوەی وڵاتانی پێشکەوتووی پیشەسازیدایە لەو بارەیەوە. ئاسۆ جەبار بۆ راپۆرتی کریس وینکنز دەنگی ئەمریکا، واشنگتن.